پیامبری خوا علیه الصلاة والسلام صحابەیەک دێتە لای دەفەرمێ یا رسول الله من أحق الناس بحسن صحابتي شێ مافی لە هەموو کەس زیاتر لەسەر منە کە من لەگەڵی باش بم فەرمێ ئومک دایکت فەرمێ دووەم دەرەجە دەفەرمێ دایکت ثم أمك ثم من ثم أمك ثم من ثم أبوك لە چوارەم مەرحەلەدا ئەوجا دەفەرمێ باوکت لە کام قانون و یاسایەدا ئەو مافە بۆ ئافرەت دانراوە کە لە ئیسلامدا هەیە کوانن ئەو بێدین و ئەو ملحیدانەی کە قسە بە ئیسلام دەڵێن خوا با نیشانماندەن هەڵوێستیان چۆنە لەگەڵ دایکیان دانیشتم سێ کەڕەزیێت چوار دلەی کێشا لێرەما چی بۆ نوێژمە کرێت دوو ساڵ لە سووریا بم نەتوانی نوێژە گێڕمەوە ئەیو ماڵەکەی منی بۆچی کوڕە بە مزگەوت لەگەڵ ژنەکەی ئاسیلا ناتوێت لە ترسا نوێژەکەمە بڕی با بزانین چ ڕێزێک لە دایکیان دەگرن ستفە ڕۆژی هاوتێمە چێت دیسان جامعیدا ناوەتەوە نادانم قسەی نادانم چین کە چی وتی وەڵای هینە کێشای بە دەرما سێ زلە چوارهەمی زلە کوڕەکەی بە ساڵای دەستیا بەکی ئای باوە دەسم شکا گایک لە نزیکی ئەوە تۆپێک لە نرس کرد شەی بە چاومە چاومە ئاوی ڕەشەیە ئەم چاومە نەیبینا کەوت مخوا لەسەر قەرەوێڵەکە قەنەفەکە هێگەت نێژت ئەو شوێنەکەوی تێم دانیشێ نێژت دانیشەمە مخەی ناکاتەشمە ژوورە بەدوادم لێبێنە بەشەڕم پێمە فرۆشە دایکە پیرەکانیان لە دار و العەجەزە و لە خانەی پەککەوتەکان فڕێداوە نەک حسابیان بۆ بکەن و یا لە کەلاوەیەک دەرەوەی خانوەکەی خۆیان بۆی مەدامی خێزانیان و مناڵەکانیان تووڕە نەبن ماسەکەم خۆ پێنجانی ئەسڵم قەدیم تۆ خوا بیقەنە کەناڵەکان بە هەم چێت ولا دەبەتی خوا نییە ئالە بەکە کە منی نەنابێ بۆهین منی کە نەنابێ بۆشت کە بوو بەداد نەنک و داپیرە حەقی زیاتر دەبێت لە ئیسلامدا تاوەکو زیاتر پیرتر بێ و بە ساڵدا بچێ ئەوە لە ئیسلامدا مافی زیاتر و گەورەترە بۆ چکە ئەو ئافرەتە ئەوەی کە توانی لە توانای دابوو پێشکەشی کرد و لە پەروەردەی مناڵ و خزمەتکردن ئێستا لەسەر هەموو ئەندامانی خێزانە هەر هەمویان بە کوڕ و بە کچ و بە ژن و بە مێرد و هەمویان خێری لەگەڵ بکەن چاکەی لەگەڵ بکەن خزمەتی بکەن ڕێزی لێ بگرن و بە گەورەی دابنێن و خۆشیان بێت و دڵی نەڕەنجێنن ئەوە لە ئیسلامە ئەی لە غەیری ئیسلام سەیری دار العەجەزە بکەن بزانن چۆن ئافرەتە پیرێژن و پیرەمێردی فەقیر چۆن لەوێ کەوتونەتەوە ئەو ئەی پورت بووەوە دایکردنی ئەلخالەت و بمەنزیلەت الئوم کە پوریشتە خوشتی دایکت یا خوشتی باوکت چونکە ئافرەتە خوای گەورە دەفەرمێ بمەنزیلەت الئوم وەکو دایکت وایە دەبێ ئاوا مامەڵەی لەگەڵ بکەیت هەر ئافرەتێک بێت ریفقا بالقەواریر ئیسلام واجبی کردووە لە سەرمان کە ئێمە لەگەڵ ئافرەت باش بین و ڕێزی بگرین ئەمما شەمشەمە کوێرەکان هیچ نابینن ئللا ئەوە نەبێ بۆ کوڕ و کچ کوڕ زیاتر وەردەگرێت لە کچ پێمان وتی کە تێبگەی بەڵام پێ نەگەی چی لێ بکەین کەالئەنعام بەل هوم ئەضەل